بەڵێ ئێمە ئەمڕۆ لە نێو بازاڕی شارۆچکەی سۆران قەزای سۆران سەردانی دۆست و برادەرەکانمان کرد، سەردانی کاسبکارانمان کرد لە نزیکەوە و سوپاس بە خوای گەورە پێشوازێکی زۆر گەرم کرا لە شاندی بانگەشەی کۆمەڵی ئیسلامی لیستی کۆمەڵی ئیسلامی. من هەستم بەوە کرد کە خەڵک ئومێدێکی زۆری چنیوەتەوە لەسەر ئەو لیستی کۆمەڵی ئیسلامی، ئەو پاڵپشتێکە لە خەڵکەوە هەستمان پێکرد، ئەو ڕێزێکە ئەوڕۆ هەستمان پێکرد هاندەرەشی زیاترمانە بۆی ئەمە زیاتر خزمەتی ئەو خەڵکە و ئەو میلەتە بکەین. ئەم خەڵکە تینووی ئەوەیە کە کەسێک ئاوڕی لێ بداتەوە، کە کەسێک دڵسۆزانە کاری بۆ بکە. بێگومان دیار لە ڕابردوو پەرێزی کۆمەڵی ئیسلامیان دیوە، هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیان دیوە، بۆیە دڵخۆشن بە ئێمە کاتێککە پێشوازیمان لێ دەکەن، کاتێکە لە بیرۆڕاکانیان لە ڕاگۆڕنەوە لەگەڵیان ئومێدێکی زۆر پیشاندەن بەرامبەر ئێمە. ئێمەش ئەوە بە ئەرکێکی قورس لە سەرشاری خۆمە وەردەگرین، هەست دەکەین ئەو متمانە باشەی خەڵک بۆ ئێمە مەسئولێتمان گەورەتر دەکات. بۆیە پشت و پەرا بەخوای گەورە لە ڕابردوو چۆن بووین لە بۆیان لە داهاتوو باشتر دەبین. سپاس بۆخوا کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا لە کابینەکانی پێشتر هەروە لە پەرلەمانی بەغداش کاندیدەکانی بەڕاستی دەوری باڵایان هەبووە، هەڵوێستی جوانیان هەبووە، داواکارین لە داهاتوش هەمان هەڵوێستیان هەبیت و دیفاع لە مافەکانی گەلی کوردستان بکەن و هەروەها هەوڵ بدەن بۆ چەسپاندنی دادگەری و هەروەها جێبەجێکردنی ئەو بڕگەتە سووریانەی کە مافەکانی گەلی کوردستانی تێدایە.